زۆرن لەو تێکۆشەرانەی تەمەنیان بە کوردایەتی بەخشی لە ئێستاشدا وەک جاران هەر بە شنەبای ئومێدەوە ململانێ لەگەڵ ژیاندا دەکەن و بە هیواوە دەژین. کەیفی قەڵاتی نمونەیەکێ لەو تێکۆشەرانەی یەکێتی و ڕێبازی پیرۆزی شەهیدانە کە لە پێناوی نیشتیمانەکەیدا خەباتی کرد. لە ئێستاشدا وەک جاران هەر بە گڕوتینی سەرەتاکانەوە لە چاوەڕوانی جێگیربوونی تەندروستیدایە. یەکێتی هەموو ئامادەیەکی بۆ چارەسەرکردنی پیشانداوە و لەو چوارچێوەیەشدا ئارام قادر خەبات ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی جارێکی تر پەیامی پشتیوانی و بەڵێنی وەفاداری هاوسەرۆکانی یەکێتی و سەرکردایەتی یەکێتی پێگەیاند. یەکێتی هەرگیز تێکۆشەرەکانی خۆی لە یاد ناکات چی پێویست بێ بۆ چارەسەرکردنی کەیفی قەڵاتی ئەنجامی دەدات. ئەمە پەیامی هاوسەرۆکانی یەکێتی بوو بۆ یەکێ لە تێکۆشەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەیاوەری بەشێک لە هەواڵانی سنووری ڕاپەڕین مەڵبەندی ڕاپەڕین و کۆمیتێ بیتوێن و کۆمەڵک لە خزم و کەسوکاری کاکەیفی و خەڵکی دەڤەرەکە هاتین سەردانی کاکەیفی قەڵاتیمان کرد کە بەداخەوە ماوەیەکە بەهۆی نەخۆشیەوە کەوتوتە سەر جێگا. وێ ڕایگەیاندنی سەڵاوی سەرۆکایەتی یەکێتی بەڕێز کاک لاهوری شێخزەنجی کاک پاڤڵ تاڵەبانی و دەستەی کارژێری و مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکی نیشتیمانی کوردستان و کاخوبات تاڵەبانی بە کاکەیفی تێکیدمان لەو کردەوە کە پاڵپشت و پشتیوانین بۆ هەر پێویستیە کە هەبێ بۆ باشبوونەوەی تەندروستی کاکەیفی وەک خۆشیان و کاک سەیوان و بنەماڵەکەشیان دەزانن ئێمە لە یەکەم ڕۆژەوە لە سەر هێڵین لە سەرخەتین لەگەڵیان بۆی کە هەرچی پێویست بێ بۆ کاک کەیفی بیکەین. خۆتان نزان وێڕای کەرەنتینە و کێشەی کۆرۆنا ڤایرۆس و ئەوانە بەڵام هەرچی پێویست بوو بۆی کراوە. سپاس بخوا ئەو شەو کە من دوای چەندین جار کە هاتومە خزمەتی ئەو شەو هاتم تەندروستی زۆر باشتر بوو لە شەوانی پێش و لە جارانی پێش و و کاک کەیفی لە قسەکانیدا وێڕای تێکیکردنەوە لەوەی کە ئەو مەمنونی سەرکردایەتی یەکێتی و بەڕێز کاک لاهوری شێخزەنجی و کاک پاڤڵ تاڵەبانی و کاخوبات تاڵەبانی و سەرکردایەتی یەکێتیە تێکیدی لەوە کردەوە کە خۆشەویستی هەیە بۆ هەموو سەرکردایەتی یەکێتی و بۆ جەماوەری یەکێتی بۆ خەڵکی کوردستان و سوپاسی هەموو لایەکش کرد بۆەوەی کە بەردەوام لەگەڵی لە سەرهێڵین و لە سەرخەتین بۆ ئەوەی کە هەرچی پێویست بێ بۆی بکەین. و من دەمێ ئەو بە کاک سەیوان و بە بنەماڵەکەی بڵێم بە بنەماڵی کاکەیفی قەڵاتی بڵێم کاکەیفی قەڵاتی بەس ئی بنەماڵەکەی خۆی نییە ئی هەموو یەکێتیەکانەوەی هەموو خەڵکی کوردستان بە تایبەتی یەکێت نیشتیمانی کوردستان هەرچی پێویست بێ بۆ کاکەیفی و بۆ باشبوونی تۆندروستی کاکەیفی دەیکا. سوپاسی ئامادەبوونی کاگارام دەکەم سوپاسی هەموو ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی بە تایبەت بەڕێز شێخ لاهوری شێخزەنجی کاکوبات تاڵەبانی کاک بافێڵ سوپاسی هەموو ئامادەبوونی هەموو لایەک دەکەم. کاگارام سوپاسی ئامادەبوونی دەکەین دووبارە بە سوپاسی هەموو کۆمیتە و مەڵبەندەکان دەکەین کۆمیتەی بیتوێن مەڵبەندی 24 ڕاپەڕین سوپاسی وانیش دەکەین سوپاسی ئەندامانی سەرکردایەتی یەکێتی دەکەین بەناوی بنەماڵەی کەیفی قەڵاتیەوە سوپاسی هەموو خزم و لایەن و دۆستانی هاوڕێیانی کەیفی قەڵاتی دەکەین. کەیفی قەڵاتی نمونەیەکێ لەو تێکۆشەرانەی یەکێتیە کە هەموو تەمەنی بە حیزبەکەی بەخشی و ئەو لە ئێستاشدا کە گیرۆدەی نەخۆشیە بەڵام هەر بە ئومێدەوە دەژی. ئەو حیزبەی کە تەمەنیشی لە پێناودا بەخشی لە ئێستادا سایە و سێبەرەتی. کەیفی قەڵاتی جگە لە خەباتی پێشمەرگایەتی و کاری ڕێخستن بە درێژایی جەنگی ترۆرستانی داعشیش لە سەنگەرەکانی پێشەوەی پارێزگاری بووە و بۆ ساتێکیش پشووی نەدا. هونە ڕەسوول گەلی کوردستان دەڤەری ڕاپەڕین.